بەڵە بەڕێزان هەر لە چوارچێوەی گرتبوونەوەی فەرمانبەران و مامۆستایانی گرێبەست لا قەزای چۆمانیش مامۆستایانی گرێبەست گرتبوونەوەیان ئەنجامدا بۆ بکەنی زانیاری زیاتر ڕاستە خۆ دەچمە لای پەیامنێرمان ئازاد ئۆمەراوەیی. ئازاد سڵاوی خوای گەورەت لێ بێم کاتت باش، زانیاری لای تۆ چێ فەرموو؟ سڵاو لە تۆ و لە بینەرانی بەڕێزیش بێ. من لە قەزای چۆمانم دیارە مامۆستایانی وانەبێژ لە قەزای چۆمانیش هاوشێوەی شار و شارۆچکانی تری هەرێمی کوردستان ئەمڕۆ لە بەردەم پەروەردەی قەزاکە گربوونەوەیان ئەنجام داوە. ژمارەیان نزیکەی 350 مامۆستا ئەبێتن کەوا بە وانەبێژ لە سنووری قەزای چۆمان وانە داڵێنەوە. ئەوان ئەمڕۆ ژمارەیەشان بە نوێنەراتی سەرجەم مامۆستایان لێرە کۆبوونەتەوە، داوای ئەوە ئەکەن کەوا مامۆستایانی وانەبێژ بکرێن بە هەمیشەی وەکو عێراق. دیارە مامۆستایان باس لەوەکەن کەوا بارودۆخی ئابووری بە تایبەتی مامۆستایان لە دۆخێکی خراپدا ژیاندا گوزارێنن، بۆیە داوای ئەوە ئەکەن کەوا بکرێن بە هەمیشەی و مافەکانیان پێ بدرێت. دیارە مامۆستا هەیە کەوا لە نێو ئەم وانەبێژانەدا 9 ساڵە خزمەتەکاتن، بەڵام تاوەکو ئێستا نەکراوە. بە هەمیشەی من بۆ زانیاری زیاتر بۆ قسەکردن ئەچمە لای بەشێک لەو مامۆستایانە کەوا گربوونەوەیان ئەنجام داوە. مامۆستا سڵاوت لێ بێتن، داواکاریتان چی ئەمڕۆ کەوا لێرە گربوونەتەوە؟ ئێمە وەکو مامۆستایانی وانەبێژ لە سنووری پەروەردەی چۆمان کەوا ئەمڕۆ کۆبینەوە گربینە بەمبەستی ئەوەی کەوا لایانی پەیوەندیدا بەڕاستی ئیهمال و کەمتەرخەمێکی ئێزگاری هەیە بەرامبەر مامۆستایانی وانەبێژ. ئێمە لێرانە چەندین ساڵ وەکو سەربازیون خزمەت بە کەتی پەروەردە ئەکەین بەبێ پچڕان وەکو مامۆستایانی میلاک ئەرکێکی زۆرمان لەسەر شانە بە بڕە شایستی دارایەکی ئێزگار کەم. ئەمڕۆ کەش لەخوا بە زیاد بێ دۆخی ئابووری هەرێمی کوردستان لەو بارە نەما چەندین ساڵە دامەزراندن لە کەتی پەروەردە پەخراوە کەواتە حکوومەت هیچ بیانیەکی نەما بۆ بێدەنگبوون لە ئاستی داواکاریەکانی ئێمە ساڵانی ڕابردوو کە حکوومەت یاریان بە دۆخێکی سیاسی خراپ تێپەڕی لە ڕووی شەڕی لەگەڵ دوژمنانی داعش و لەگەڵ ڕوبەڕووبوونی نەخۆشی کۆڕۆنا ئێمە هاوکاری تەواوی حکوومەت بووین. بەڕاستی پێویستە ئەوڕۆ کەشکەوە بارودۆخی حکوومەت باشتر بووە خۆتای بە دوای ئەوەی کەوا لەگەڵ بەغدا کەوتوتە ڕێککەوتن و نرخی نەچۆک و خۆتان ئەزانن بەرز بۆتەوە پێویستە ئەوانیش بەدەم داواکاری ئێمەوە بێن و ئاوڕێک لە بارودۆخی ژیانی مامۆستایانی وانەبێژ بدەنەوە. بەڕاستی مامۆستا هەیە باس لەوە بکرێن 9 ساڵە کەوا خزمەتەکە، بەڵام تاوەکو ئێستا بڵێ نەکرایتە هەمیشە، یاخود هەیە بڵێن لایەنی حیزبی تەداخولی کردووە لە وەرگرتنی مامۆستایان کردنیان بە هەمیشە؟ سەبارەت بەوەی ئایا مامۆستایان ساڵانێکی زۆر لێرە خزمەتەکەم بەڵێ مامۆستامان تیا 7 ساڵە 8 ساڵە کەوا وانەبێژە، بەڵام تاوەکو ئێستا مافی ئەویان نەداوت، یعنی ئەویان پێڕەوا نەبینیوە بیکەم بە هەمیشە یاخود بیکەم بە گرێبەست. سەبارەت تداخلکردنی حیزبەکان بە دانانی وانەبێژ بەڵێ لێرە و لێوێ بەڕێژێکی کەم هەبووە، بەڵام نەبووتە دیان دیاردا تەنها چەند حاڵەتێکی کەمن. بەڵێ زۆر سپاس. ئەمە ڕای چەند مامۆستایشتر بگوازمەوە. سڵاوت لێ بێ مامۆستا، سەبارەت بە گربوونەوەتان لە بەردەم پەروەردەی چۆمان ئەگەر قسەمان بوو. بەڵێ ئەوە دیارە ئێمە کە هەمووان نەزانین کە وانەبێژان چەند ساڵێکە خزمەتەکەن، هەر وەک چۆن نوێنەرەکەشمان ئاماژەی پێکرد. ئێمە مامۆستایانی وانەبێژە ناو کەرتی پەروەردە مافقراوترین چینین لە ناو کۆمەلگا بە گشتیوە لە کەرتی پەروەردەش بە تایبەتی. بۆ ئێمە داواکاریەکمان تەنها ئەو داواکاریە کە بوون بە هەمیشەیە. ئێمە داوای شتی زۆر ناکەین، چونکە داوای ئێمە تەنها هەمیشەیی بوونە، لەبەرەوەی ئێمە چەند ساڵێکە خزمەت دەکەین. زیاتر لە 17,000 وانەبێژ لە هەرێمی کوردستان هەیە. ئەوەمان بۆ دەرخاکەوە کەرتی پەروەردە زیاتر لە 17,000 فەراغاتی هەیە لە بۆ دەرزگۆتنەوە لە مەکتەبەکان. ئێمەش ئەمانەوێت بوون بە هەمیشەیی ڕابگەین لۆ ئەوەی بژێوی ژیانمان بڕێک باشتر بیت، چونکە زۆربەی وانەبێژان بژێوی ژیانیان لەسەر ئەم کارەیە. وەکوەش بینن کەوا بڕەداهاتێکی کەمە ئەمە ناتوانین بژێوژیانی خۆمان بەم داهاتەوە دابین بکەین، بۆیە ئەگەر بکرین بە هەمیشەیی ئەو ئەتوانین مەسیری داهاتوومان بە تەواوی دیار. زۆر سپاس. یەکێک لەو دروشمانەی کەوا نووسراوە مامۆستایانی وانەبێژ هەڵیان گرتووە، نووسراوە بندیوار کۆتایی پێبێنن وانەبێژ دامەزرێنن. پێتان وایە خەڵکێکی زۆر بە بندیوار دامەزراوە و حەقی مامۆستایانی خوارد؟ سەرەتا بە خراپی وەکەم ئێمە ئەمڕۆ وەکو مامۆستایانی وانەبێژی بەڕێبەتی پەروەردەی چۆمان هاتوین بۆیرە بۆ ئەوی داواکاری خۆمان بگەێنین بە لایەنە پەیوەندیدارەکان حکوومەتی هەرێم، وەزارەتی پەروەردە بەڕێز دکتۆر ئالان بۆ ئەوەی بەدەنگ داواکاریمەوە. ئێمە مامۆستایانی وانەبێژ ماوەیەکی زۆر وانەبێژی ئەەکەین، بەڵام تا ئێستا چارەنووسمان نادیارە نزیکەی 4-5 ساڵە و بگرە زیاتر بۆ 7 ساڵ 9 ساڵ و کەمتریش تێدا وانەبێژەکەین، بەڵام چارەنووسی مامۆستایانی وانەبێژ نادیارە. ئێمە هاتوین ئەمڕۆ داواکاری خۆمان بگەین بە لایەنە پەیوەندیدارەکان بۆ ئەوەی داواکاریمە ئەوەیە بمانکەن بە هەمیشەیی
وەروە داواکاریش دەوێتەوە موچەکانمان ئەو بڕەشارسەیە کە بۆمان دیاریکراوە لە کاتی خۆبێ ئێستا لە کۆتایمانجی پێنجان و موچەی مانجی 1 و 2 3 و 4 و 5مان وەرنەگرتووە بارودۆخی مامۆستایانی وانەبێژ خراپە وەروە مامۆستایانی وانەبێژ چینێکی غەدەلێکراوی کۆمەلگان بۆیە ئەمانەوێ یاداشتێکمان هەیە بیدەین بەلایەنە پەیوەندیدارەکان بەدەنگ داواکاری من ئەگەر بەدەنگ داواکاری من ئێمە هەڵوێسترما بێ ناچینە هۆڵەکانی خوێندنەوە. بەڵێ زۆر سپاس بۆ پەیامنێرمان ئازاد ئۆمەراوەیی، سپاس بۆ زانیاریەکان.